بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە زنجیرە باسەکانی فتنەیە زۆر شتمان باس کردووە، بەتایبەتی فتنەکانی عێراق، ئەوەی کە لە خۆمانەوە نزیکە زۆر فەرمایشتی خۆشەویست صلی الله عليه و آله وسلم لە خزمەتیا بووین. و دەرسی پێشوو یەکێک لەو فەرمایشتانەی کە چوینە خزمەتی ئەو بوو لە کاتی فتنە ئیمانێ بەخوا قایم بێ، ئیمانە بە ڕۆژی دوایی قایم بێ، ئەو شتەی کە بۆ خۆت پێت خۆشە بۆ براکەت پێت خۆش بێ. ئەمە ئەبێتە مەلازێکی ئامین لە ڕزگاربوون لە فتنە. هەر لەم ڕوانگەیەوە حەزم کرد ئەمڕۆ باسی گەورەترین مەدرسەی ئیسلاحی ئەهلی سونە و جەماعە بکەم لە مەسئلەی کاتی فتنەیە چۆن بین چی بکەین. دیارە ئێمە دوو کەسی زۆر گەورەمان هەیە لە مێژووی ئەهلی سونەیە کە لە زەمەنی خۆیانە توانیوانە ئیسلاحی زۆر گەورە بەرپاکەن، کە یەکەمیان بریتێ لە سەیدنا عوثمان ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ، کە ئامادە بوو خوێنی خۆی بڕژێ، مناڵەکانی فەوتێن بکوژرێن، شەهید بن هەمووان، بەڵام خوێنی موسڵمانێک نەڕژێت و قەترەیە خوێنی موسڵمان نەکەوێتە سەر زەوی. ئەمە ئەو بەشەی سنەتە یا ئەو فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم کە ئەو شتەی بۆ خۆت پێت خۆشە بۆ براکەت هەمان شتت ئەوێ، یان ئەو مەکروهەی کە حەز ئەکەی بەر خۆت نەکەوێ، حەز ناکەی بەر براکەت کێ، براکەت بەلاوە ئەولاتر و ئەولەویترە. دووهەمین کەسایەتی لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بریتیە لە سەیدنا الحەسەن، حەسەنی کوڕی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ، بەسەری مەدرسەی ئیسلاحدا ئەندێ لە کاتی فتنەیە. زۆر کەم باسی سەیدنا حەسەن کراوە، لەلایەن شیعەوە زوڵمێکی زۆر گەورە لە سەیدنا حەسەن ئەکرێ، و بە هەمان شێوازیش ئەهلی سونە گرنگیان بەم مەدرسە گرنگەی ئیمامی حەسەن نەداوە کە ئیمامی حەسەن لە کاتی فتنەیە چۆن مامەڵەی ئەکرد و چۆن هەڵس و کەوتی ئەکرد. دیارە ئیمامی حەسەن باوکی عەلی کوڕی ئەبی تاڵیبە و دایکیشی فاتیمەی کچی محەممەدە صلی الله عليه و آله وسلم، شەجەرەیەکی پیرۆز و بنەماڵەیەکی گەورە. ساڵی 3 هیجریە و مانگی پیرۆزی ڕەمەضانە، هەندێک ئەفەرمون 3 ڕەمەضان و هەندێکش ئەفەرمون 14، خەبەریان هێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە فاتیمەی کچێ کوڕێکی بووە. زۆر بەخۆشیەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تەشریفی ڕۆشت بینی، سەیری ئیمامی عەلی کرد، وتی قەرارت داوە ناوی بنێ چی؟ قەرارم داوە ناوی لێ بنەم حەرب، وتی ئەوان ناوم لێنە الحەسەن. طبعا سيدتنا فاطمة الزهراء البتول 3 کوڕی بووە، حەسەن و حوسەین و محسین، کە کەمترین ڕێژە باسی ئەم 3 کوڕە ئەکرد. حەسەن ئیمامی عەلی ویستی ناوی لێ بنێ حەرب، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی لێنا حەسەن. حوسەین ویستی ناوی لێ بنێ حەرب، ناوی لێنا حوسەین. محسینیش هەر ویستی ناوی لێ بنێ حەرب، پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ناوی لێنا محسین. 3 کەلیمەمان هەن. طبعا عەلەم لە زمانی عەرەبیە ئەلفولامی ناچێتە سەر ئیلا بە ئەغرازی بەلاغی و ئەوانە نەبێ، تەفسیلاتی زۆرە. مثلا کەسێ ناوی حەسەنە ئەڵێ حەسەن، بەڵام ئەلحەسەن یعنی حەسەنەکەی ئێمە کە ئەیناسین بریتیە لە ئیمامی حەسەن. الحوسەین و المحسینیش ئەو 3 ئەولادن کە لە سەیدەتنا فاتیمە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ لەدایک بوون. دیارە محسین لە عمری مناڵیە و لە زەمەنی پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم، و هەندێک ئەفەرمون دوای زەمەنی ئەو هەر بە مناڵی وەفاتی کرد. حەسەن و حوسەین مانەوە. ئیمامی حەسەن ناوی ئەبوو محەممەدە، کونیەکەی وا مەشهورە بە ئەبوو محەممەد. جارێکیان ئوم الفەضلی کچی حارس خێزانی عەباسی مامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەوێکی زۆر سەیری بینی، ڕای کرد هاتە خزمەت پێغەمبەری خوا
صلى الله عليه وآله وسلم لسرتاي صالي سي هجرته وتي والله أي خوشويست شتێکی زۆر سەیرم بینی پارچەیە لە لاشەی تۆ بڕا کەوتە باوەشی من زۆر ئەترسم لەم خەوە پارچەیە لە لاشەی تۆ بڕا لە باوەشی منا بوو خۆشەویست صلی الله عليه وآله وسلم زەردەخەنەیەکی کرد فەرمووی تۆ ئەبیتە شیردەری یەکێ لە ئەولادەکانی من یەکێ لە مناڵەکانی من یەکێ لە وەچەکانی من ئەفەرمێ کاتێک کە فاتیمە حەسەن بوو شیری کەم بوو کێ مەشهور بوو لە ناو مەدینە کێ شیری زۆرە مناڵەکانیان بۆ ئەبرد بۆی پەروەردەیەکی بەهێز و ئەوانە وەرگرێ وتیان ئوم الفەضل شیری زۆرە حەسەنی بردە کاتێک کە شیری ئەدا بە حەسەن فەرمووی ئەمە پارچەکەیە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە ئێستا کەوتوتە ناو باوەش ئیمامی ئەبوبەکر لە ڕوایەتێکە بۆمان ئەگێڕێتەوە فەرمێ ئاگام لێ بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر منبەر خوتبەی ئەدا سەیرێکی خەڵکەکەی ئەکرد و سەیرێکی حەسەنیشی ئەکرد چەند جار سەیری خەڵکەکەی بکردە ئەوەندە جار سەیری حەسەنی ئەکرد جارێکیان خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم لەسەر منبەر هاواری کرد لەناو هاواڵانە ئین ابنی هذا سەید کوڕەکەی من ئەمە سەیدە گەورەیەکە وعسى الله أن يصلح به بين فئتين من المسلمين للرواياتك فئتين عظيمتين من المسلمين فرمووی ئەم کوڕم سەیدە ئومێد وایە کە خوا جەل جەلالوه لە بینی دوو فئەی موسڵمانە دوو تاقمی گەورەی موسڵمانە کە بەرامبەر یەک وەستاون ئەمە سڵحی هەردووکیان بکات جارێکیان دەسەکانی بەرز کردەوە وتی خوایە من ئەم حەسەنم خۆشەوێت تۆش حەسەنە خۆش بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەر لە مناڵی فێری عیفەت و توندی ئەکرد لەگەڵ خۆیان ئەیبرد جارێکیان لەگەڵ خۆیان بردی خۆشەویستمان بە پەنای کۆمەیە خورمایە ڕۆشتن دانرا بوو خورمای سەدەقە بوو حەسەن یەکێ لە خورماکانی خستە دەمی خۆشەویست صلی الله عليه وسلم لە دەمیا دەری هێنایەوە داینایەوتی ئالی محەممەد ئەمەیان بۆ ناشێ نابێ ئەمە بخۆی سەدەقە لە ئالی محەممەد حرامە طبعا دیارە زەکات بۆ ئالی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناشێ ئەگەر با بڵێن بەیت الماڵی موسڵمانان منتەزەم بێت چونکە ئەوان پشتیان هەیە لە هەموو غەنیمەت و جیهادێکە کە بکرێت کاتێکە خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم وفاتەکە حەسەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ عمری 7 یا 8 ساڵانە بینینی وفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زۆر کاریگەری لەسەر دانا بوو لە زەمەنی ئیمامی ئەبوبەکر مناڵ بوو بەڵام ئیمامی ئەبوبەکر زۆر ڕێزی لە حەسەن ئەگرت لە زەمەنی عومەری کوڕی خەتاب لە ڕیزی گەورە پیاوانە حسابی بۆ ئەکرد و وردە گەشەی ئەکرد لەو زەمەنە و ئیمامی عومەر زۆر ڕێزێکی تایبەتی لە حەسەنیش و لە حوسەینیش ئەنا جارێکیان لە یەمەنەوە جلوبەرگی زۆر هاتبوو تەوزیعی کرد بەسەر هەموو کەسێکە بەس بەشی حەسەن و حوسەینی نەدا حەسەن و حوسەینیش چاوەڕێ بوون کە بەشیان بدا بەشی نەدان دواتر نامەیەکی تایبەتی نارد بۆ ئەمیری یەمەن وتی ئەم جلانەی کە ناردبوو هیچیان شیاوی حەسەن و حوسەین نەبوون دوو جلی زۆر تایبەتم بۆ بنێرە کە پێشکەشی ئەکەم بە دوو ئەولادەکەی پێغەمبەری خوا و بە دوو خۆشەویستەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە جلەکانی بۆ هێنا پێشکەشی کردن لە زەمەنی ئیمامی عوسمانە ئیمامی حەسەن تەواو پێگەیشت بوو لە کاتی فیتنەیە و پەلاماردان بۆ شەهیدکردنی ئیمامی عوسمان ئەلەم کاتەیە لە بەردەم ئەم خەلیفە مەزلومەیە یەکێک لەوانەی کە لە بەردەرگاکە وەستا بوو بۆی دیفاعی لێ بکە و پارێزگاری لە ئیمامی حەسەن کە ئیمامی عوسمان کە ئیمامی حەسەن بوو کە لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێ هەردوو شمشێرەکەی دەرهێنا بوو هەر کەسێک نزیکی ماڵەکە کەوتەوە دەرگای ماڵەکە نەئێش کەس نزیکەوێتەوە ئەو خۆی و فرقەیەک لە گەنجی موسڵمان نەیانەهێش کەس دەرگای ماڵی ئیمامی عوسمان بشکێنێ تا ئەو بوو لە سەربانەوە لەسەر دیوارەوە لە شوێنێکی ترەوە زەفەریان برد و چوونە ماڵی ئیمامی عوسمان و ئیمامی عوسمان شەهید کرا کاتێک کە ئیمامی عەلی بەیعەتی درایە بە خلافەتی موسڵمانان و بوو بە خەلیفە ئیمامی حەسەن وەکو دەسەڕاستی باوکی بوو ئامۆژگاریکارێکی زۆر گەورەی ئیمامی عەلی هەمیشە باوکی ڕائەگرت کاتێک کە ئیمامی عەلی بڕیاریدا ماڵ بارکە بەرەو کوفە و بەرەو عێراق لەناو بنەماڵەی خۆی تەنها کەسێ معارض بوو کە ئیمامی حەسەن زۆر هەوڵی ئەدا کە نەچێتە دەرەوە لە مەدینە بەجێ نەهێڵێ بەڵام ئیمامی عەلی بڕیاریدا بوو کە بچێتە کوفە لەوێ خلافەتی موسڵمانان دابڕێژێ کاتێک کە ئیمامی عەلی شەهید کرا
یەکسەر بڕیار درا ئەهلی کوفە و هەمووان کۆبوونەوە قائیدەکان بڕیاریاندا هەمویان بەیعەتیاندا بە حەسەنی کوڕی ئیمامی عەلی. طبعا ئیمامی حەسەن لە جەنگی سەفینە لە جەنگی جەمەلە لە هەموو جەنگەکانە تەنها لە جەنگی نەهڕەوانە هیچ باسێکی نییە ئەگەنا لە هەموو باسەکانە قسەکانی هەمووی ئەوە ئەگەێنێ با خوێنی موسڵمانان نەڕێژێ کە بووە خەلیفەی موسڵمانان طبعا قائیدێکی زۆر گەورە و داهەیەکی زۆر گەورەی عەرەب ئەفەرمێ کاتێک کە بوو بە خەلیفەی موسڵمانان بەیعەتی لە خەڵک وەرئەگرت لە ئەهلی عێراق دوو بەیعەتی وەرەگرت زۆر بە حەزەر بوو لە ئەهلی عێراق ئەی بەیعەتم ئەدەنێ لەسەر ئیمامەتەوە ئیمامی ئێوەم و ئەمیری ئیماندارانم بەیعەتی دووەم ئەبێ بەیعەتم بنێ من سڵحم لەگەڵ هەر کەسێکا کرد سڵحی لەگەڵاکەن شەڕم لەگەڵاکەن شەڕی لەگەڵاکەن پێچەوانەی من نەبن ئەهلی عێراق. هەر لە ئێستەوە لەم زەمەنەوە وردە وردە ئەهات کاری ڕێکەخست بۆی بزانە چۆن ئومەتی ئیسلامی لەم پەرتەوازەیە ڕزگار کات کە ئیمامی عەلی شەهید بوو جێشەکانی عێراق و شام بەرامبەر بە یەک وەستاون بۆی جەنگکەن. ئیمامی حەسەن وردە وردە جێشەکانی کۆ کردەوە هەموو قائیدەکانی تەسبیت کردەوە ئیشەکانی دەوڵەتی تەرتیب کرد 7 مانگ خلافەتی کرد هەندێکە فەرموو 6 مانگ هەندێکیشە فەرموو 7 مانگ. لە ماوەی ئەم 7 مانگە زۆر بە سادەیی خۆی ژیانی ئەبردە سەر و جەیش و ئەوانەی کە لە بەردەستیا بوون عەتائێکی زۆر گەورەی ئەبەخشی. یەکێک لە صفاتەکانی دوو صفاتی ئیمامی حەسەن زۆر باسە کرێ یەکەم زۆر حەلیم و لەسەرخۆ هێمن بوو دووهەم ئەڵێن صفەتی حەلیمەکەی لە ئیمامی ئەبوبەکر ئەچوو ئەوەندە حەلیم و لەسەرخۆ بوو. صفەتی دووهەمی بریتی بوو لە کەڕەم و بەخشندەیی ئەو پارە و داهات و شتێ زۆرەی کە لە بەردەستیا بووی خلافەت زۆری نەیا بەو جوندیانەی کە لە بەردەستیا بوون ئەو قائیدانەی کە لەگەڵیا بوون بۆی تەواو ئولفەتیان بەمەوە هەبێ هەر شتێکی وت بەگوێکەن تأسیسی کارێکی ئەکرد خەڵکە نەیان ئەزانی تأسیسی کارەکە چی ئەهلی عێراقیان و وەڵڵاهی ئەم بەیعەتە لێمان وەرەگرێ ئەم بەیعەتە تەبیعی نییە دیارە ئیشێکیە بەس نازانی ئیشەکەی چی. جێشەکانی هەموو مڕەتەب کرد تەرتیب کرد ئەهلی عێراق هاتن وتیان کاکە ئەوە جێژ وەستاوە و ئەبێ بەرەو مەدائین بڕۆن بۆ جەنگ. ئیمامی حەسەن هەمویانی کۆ کردەوە خۆتان حازرکەن دەی ئەچین بەرەو ئەوێ کۆمەڵی گەنجی زۆر مخلصی بە دەوری خۆیەوە خڕ کردبوویەوە لەگەڵ ئەم گەنجانە مامەڵەی ئەکرد بە دزیەوە نامەی بۆ ئەناردن پێ ئەناردن بۆ معاویە سەیدنا معاویەش بە دزیەوە نامەی بۆ ئەناردەوە پەیوەندێکی پتەوی دروست کردبوو لە نێوان خۆی و سەیدنا معاویە. ئەمیان کچەزا و سیبتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سەیدنا معاویە ئەفەرمێ وەڵڵاهی هیچ کەسم نەبینیوە وەکو حەسەن لە پێغەمبەری خوا بچێ صلی الله عليه وسلم وەکو گەنجی خۆشەویست وا بوو. علەما ئەفەرمون حەسەن و حوسەین لە ناوک بەرەو ژوور هەرچی دەم و چاو و شکڵ و شێوازی حەسەنە وەکو پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وآله وسلم لە ناوک بەرەو خوار حوسەین هەر هەمووی وەکو پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. ئەفەرمون محسین سەر و خواری وەکو پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وآله وسلم بەڵام بە مناڵی وەفاتی کرد و گەورە نەبوو. صفەتی کەڕەمی زۆر گەورەیە ئەفەرمێ جارێک پیاوێک داوای ئەکرد ئەیوو لە پەنای کەعبە ئەیوو خوایە زۆر هەژار و نەدارم داوای 300,000 درەمت لێ یەکەم 300,000 درەم. ئەڵێ ئیمامی حەسەن گوێی لێ بوو ئەمری کرد بە یەکێ لە خەدەمەکانی وتی بڕۆ 300,000 درەم بۆ قەرزکە بیدە بەو پیاوە. پیاوێکی زۆر کەریم بووە مەشهورە کەڕەمی ئیمامی حەسەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. دیارە ئیمامی حەسەن کە چووە مەدائین هەندێ نامەی زیاتر گۆڕایەوە ئەمان بەتەما بوون هەموو ئەهلی عێراق خۆیان ئامادە کرد بۆ جەنگ و ئەهلی شام خۆیان ئامادە کرد و ئاگەشیان نییە چی لە خوارەوە لە ناوە ئەگوزەرێ هەتاوەکو سەیدنا معاویە لەگەڵ سەیدنا حەسەن گەیشتن بە یەکتر کە دانیشتن پێکەوە چۆن کوڕ و باوکێ پێکەوە مامەڵە ئەکەن ئاوا چونکە ئیمامی معاویە عومرێکی سەرف کردبوو خەبیرێکی زۆر گەورەی سیاسی ئەم ئومەتە شوێنەوار و شوێنەی خۆی زۆر تۆکمە بوو شام و مصر و ئەو وڵاتانە بەدەست ئیمامی معاویە بوو زۆر تۆکمە بوو. ئیمامی حەسەن لەو کەمتر نەبوو عێراق حیجاز یەمەن خۆراسان هەموو ویلادی فارس هەموو ئەمان لە ژێردەستی ئیمامی حەسەنا بوو. هەردووک پێکەوە دانیشتن ئیمامی حەسەن ڕووی کردن سەیدنا معاویە وتی ئێستا ئێمە هەردووکمان خەلیفەی ئەگەر مافی خەلیفایەتی هی من بێ لە مافەکەی خۆم ئەبورێم و ئەیدەم بە تۆ تەنها بۆی خوێنی مسلمانان نەڕژێ ئەگەر مافەکەشی تۆ بێ بۆتە گەڕمەوە. ئەوە بوو کاتێک کە گەڕایەوە وردە وردە خەڵک زانیان خەریکە سڵحەکە قەراری سڵح ئەدا یەکسەر هەر لە ناو مەعسکەرەکەی خۆی مەجموعەیەک پەلامەریاندا بۆ ئەی بیکوژن و ئیختیالی کرد.
طبعا لە دوای وەرگرتنی خلافەت ڕاستەوخۆ لە ناو کوفەیە محاولەیەکی قەتلی کرا نەجاتی بوو، خەنجەرێک بەرشانی کەوت و نەجاتی بوو. کاتێک کە ئەم بڕیارەی خەریک بوو دەرەکرد و خەڵک مقۆمەخۆ کەوتە ناو خەڵک شتێکیان زانی پەلامەریاندا خەریک بوو شەهیدی کەن، ئامادە بوو شەهید ببێ، تەنها خوێنی موسڵمانان نەڕژێ. عسکەرێکی زۆر هەڵمەتیاندا، حتا خێمەکەیان هەڵگرت، عەباکەی سەرشانیان دزی. ئەفەرمێ ئەوڵا بەڵام ئەو لە بڕیاری خۆی بەردەوام بوو، ویستی وردە بەرەو مەدائین بڕوە، لە ڕێیە کەسێکی خارجی لێ پەیا بوو. ئەم کەسە خارجیە پەلاماری ئیمامی حەسەنی دا، جەڕاحی کوڕی سینانی ئەسەدی بوو، وتی بەخوا باوکە مشریک بوو، خۆشە مشریک. خەنجەرێکیە لە ڕانی، ئەفەرمێ شتێکی پێ بوو وەکو خەنجەر نەبوو، وەکو با بڵێن تەورێک یان وەکو داسێک شتێکی ئاوا لار، ئەڵێ یای لە ڕانی سەیدنا حەسەن زۆر ئازاری پێگەیشت. سەیدنا حەسەنیش لەسەرەوە بوو، ئەو قامچەی بەدەستەوە کێشای بە نێوچەوانیە کە مەشغوڵ بوو بە قامچیەکەوە. ئیمامی حەسەن هاتە خوارەوە، بەڵام قاچی زۆر بریندار بوو. دواتر چەند کەسێک لەو گەنجانەی کە لە نزیکی بوون پەلاماریاندا، بە تایبەتی ڕیبیانی کوڕی عەمارەی تەمیمی پەلاماریدا جەڕاحی کوشت. ئیمام تەبعەن ئەم خەنجەرەی کە لێیدا ژەهراوی بوو، عەزەتی زۆر پێگەیشت. ئەمیری مەدائین هات هەر چۆنێ بوو پارێزگاری لە ئیمامی حەسەن کرد، سەعدی کوڕی مەسعودی ثەقەفی، هەتاوەکو ئیمامی حەسەن وردە تۆزە قاچی بەرەو باشبوون چوو، هەموو قائیدەکانی کۆ کردەوە لە مەدائین و ڕووی تێکردن. وتی هۆ ئەهلی عێراق، بەخوا ئەهلی عێراق 3 جار باوکتان کوشتم. یەکەم جار باوکتان کوشتم، دووهەم جار وڵاخەکەی خۆم لێتاندا، وڵاخەکەتان تەواو کرد، یەکێک لە حادیسەکانە. دواتر عەباکەی سەرشانیشتان دزیم. ئەگەر ئیمارەت ئێوە بەیعەتتان بە من داوە کە سلم و حەرب لەگەڵ منابن، بەیعەتتان بە من داوە ئەگەر ئەم مافە مافی من بێ وا مندام بە معاویە، نامەوێت خوێنی موسڵمانان بڕژێ. بەخوا ئەمە لە زەلیلیم نییە و لە ترسنۆکیم، ئەمەوێت خوێن نەڕژێ و کۆتایی بە فتنەی ئومەت بێ. ئەگەر مافی غەیری منیش بێ وا مافەکەیم بۆ گێڕایەوە، تەسلیم کردو. ئەو کەسێک کە بەیعەتی منی داوە، بەیعەتی بە من داوە، با تێبگا کە من بەیعەتم بە معاویەدا، بەیعەتەکەش ئێوەی لە گەردنی منایە، هەر هەمووی درا بە معاوی. دیارە کۆمەڵی شەرت و شروط لەسەر سەیدنا معاویە دانرا بوو کە ئەوانەی لەگەڵ ئیمامی عەلیا بوون ئازار نەدرێن، و دوای خۆی ئیمامی معاویە کە هیچ کەسێک دا نەنێ بە خەلیفە لە دوای خۆی، با مسلمان خۆیان هەڵبژێرن لەسەر منهاجی سنە، و هەکەدا هەندێ مەرج لەو نێوانانە دانرا بوو کە هەندێکی تەطبیق کرا و هەندێکیش تەطبیق نەکرا. ئەفەرمێ کاتێک کە ئەمەی وت فەرمووی فەسمعوا له وأطیعوا، بڕۆن گوێ بگرن بۆ معاویە، تەسلیم بن بە و گوێی لێ بگرن، ئیطاعی کەن، تەواو ئیتر ئەو خەلیفەی مسلمان خەلیفەی دووەم نەما. مقۆمەخۆی زۆر دروست بوو لە ئەهلی عێراقا. ئەگەر ئیمامی حەسەن نەپارێزرایە لەلایەن چەند کەسێکی تایبەتەوە، هەر زوو شەهید کراوە. حتى جارێکە فەرمێ لە مزگەوتی کوفا ڕووی کردە ئەهلی عێراق، وتی ئەی هاوار ئەهلی عێراق، ئێمە ئەمیری ئێوەین، وەڵڵاهی ئێمە میوانی ئێوەین، بۆ بە زۆر ئەتانێ بمان کوژن. ئەفەرمێ خەڵک لە مزگەوتا زۆر گریا، هاواریان زۆر لێ هەڵسا بۆ ئەم کەلیماتانەی. دواتر بڕیاریدا کوفە بەجێ بێڵێ، عێراق بەجێ بێڵێ، خۆی و خزم و کەسوکاری هەر هەموو گەڕانەوە بەرەو مەدینە و بەرەو شاری پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم. پێش ئەوەی باسی گەورەی ئەم مەدرسە بکەم، یەک خاڵ هەیە لە ئیمامی حەسەنە کە زۆر باسەکرێ، حەزەکەم ئەو خاڵە لە بەردەمتان ناڕوونکەمەوە. ئیمامی حەسەن یەکێکە لەو کەسانەی کە ژنی زۆر هێناوە، ژنی زۆر تەلاق داوە. لە ڕوایەتەکانە زۆر باس کراوە، لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێ 70 ژنی هێنا و تەلاقی دا. طبعا ئیمامی معاویە، ئیمامی حەسەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، جارێک لەگەڵ ئیمامی حوسەینا پێکەوە بوون، و لە ڕوایەتێکە واریدە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی یەکێ لەم دوو کوڕم خێزانێک ئەهێنێ لە ئەهلی بەهەشت، هیچ کاتێک نابێتە بێوەژن، هەر بە کچێتی ئەمێنێتەوە. ئەفەرمێ ئیمامی حەسەن زۆرینەی ئەم خێزانە ئەهێنا بە دوای ئەو ئافرەتە ئەگەڕا، هەتا ئیمامی حوسێن پێوت برای خۆم ئەوەنە خۆت مانوومە کە ئەو ئافرەتە لای منە، ئیتر ئەوەنە مەگەڕێ. هەندێک ئەفەرمون نا وەڵڵا هەدەفەکە بریتی بوو بۆ ئەوی ئەولاد و وەچەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم زیاتر بێ. جارێک ئیمامی عەلی خوتبەیەکیدا لە کوفە وتی هۆ خەڵکی عێراق، داواتان لێ ئەەکەم هیچ ژنێک مەدەن بە حەسەنی کوڕم، والله حەسەنی کوڕم ئینەه مطلاق، زۆر تەلاقە خوا،
زۆر ژنەکان تەلاقەدا وتیان واللهی ئەی ئیمامی عەلی ئەگەر هەموو ڕۆژێ داوای ژنێ بکە ئەیدەین بەسە ئەوەندەی ئێمە نەسەبمان لەگەڵ نەسەبی پێغەمبەری خۆی صلی الله عليه وآله وسلم تێکەڵ طبعا بوونی نەسەبی پێغەمبەری خوا نەسەب زۆر گەورەیە جارێکیان ئیمامی عومەر داوای کچێکی ئیمامی عەلی کرد وتیان بۆچی داوات کە ئیمام وتی واللهی بەس ئەمە لە قیامەتە نەسەبم تێکەڵ بێ لەگەڵ نەسەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە ڕوتبەی نەسەبیەتی پێغەمبەر و سادایەتی زۆر گەورەیە طبعا ئێمە لە سادات لە وڵاتی خۆمانە لە نێوان دوو بەرداشە هاڕاون بەرداشی ئەهلی تەسەوف کە زیادە لە حەدی خۆی تەجاوزیان کردووە بەرداشی سەلەفیەت کە سادەتیان بەلاوە هیچ نەبووە لە حاڵەتێکە سادات زۆر گەورن وەچەی کەسێ بچێتەوە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گەورەیە ئەوە سەیدنا عومەر بە گەورەی قەدری خۆی ئەوێ لە شوێنێکەوە نەسەبی لەگەڵ نەسەبی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم تێکەڵ ببێ خزمایەتێکی لەگەڵ یا هەبێ وەی خزمایەتی بوون لەگەڵ خۆشەویستە زۆر گەورەیە بێمەوە سەر مەدرسە ئیسلاحەکەی کە ئەم کەسە عەزیمە دەستی پێ کرد بیرکەنەوە کەسێک عێراق حیجاز یەمەن بلادی فرس هەموو ئەمانە خۆراسان هەموو ئەمانە لە دەست یەک کەسا بە ئیمڕە یەک کەس بجوڵێنەوە ئەم کەسە ئامادە بێ واز لەم هەموو سەڵتەنەتەی خۆی بێنێت تەنها بۆی خوێنی موسڵمانە نەڕژ یعنی وەرە بیرکەنەوە لەمە وەرە مەسئولی دوو حیزب بێنە مەلای دوو مزگەوت بێنە پێکەوە نایان کرێ جاروێ دوو کوڕ لە ماڵەوە پێکەوە نایان کرێ بەڵام وەرە تو ئەمەندە گەورە بیبی وەم ئەم هەموو سەڵتەنەی خۆت تەسلیم بە بەرامبەرەکەت کەی تەنها لە پێناوی خۆ ئەمە ئەو ئیثارەیە ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة باخوشي بي خوش به بخوا كاتك إمام حسن كقراية وناو كوفة خلق لنا كوفة بيانون يا مذل المؤمن بيشتي بيانون يا أمير المؤمن بيانون أي ذليل كري إيمان دارا أوان بيأود وكو ترسنوك باسيانا كد بلاي وقبول بو أم قصاني بيبلين بلام خواني مسلمان تنها نرجل تنها بارز قايل خواني مسلمان بكري بويا مسائلي إصلاح ذات بين زور قوري إنسان أبي خوي بخواته يعني أفرمجة صالي يكم لدواء وي سيدنا معاوية خليفة أبو سيدنا حسن كسوب ولاي سيدنا محمد شو دور كوتو شو برو بيري كبيجي يجوتي أي حسن حرشيد أي دوام لبك تخواتي قرزاري وتي والله هيش قرزاري بس باوكم كاتك إيمة بجيه شو 100,000 ديناري ألطون قرزاري كبخشيتي بخلق سيدنا علي كرمي مشهورة فرموي أوسيا 100,000 أدم وقرزك بديته بخز مكان يشتي بدي همو صالك جارك سيدنا حسن أتو لقى سيدنا معاوية بيك وداء نشتن حالتي سير رودا تقريبا 5 صال لهند روايته 6 لهند روايته حوت سيدنا حسن جياني بسر برد لدواي أم جيانا هيج لم بيا وكم نبوته رتبي إيماني برز بوته وازي لما فيك خوي هنا وتنها لبرخاتي خوا وزور قدري زيادة كلو إيمان دارانا إيمان داراني الرازقو أهلي في تنجنا والله وتيانا أو تمال بو أو الزليل بو وازي لخلافتي خوي هنا آزان بو أو قصاني هم بي قبول بو تنها ما بس كهبو خيني مسلمان الرجاء وفعلا سيدنا حسن بو بسببي أوي كاستقاميك وآراميك زور قورة لنا وخلافتي مسلمان دروز بلا زماني سيدنا معاوية رضا ورحمة خواه إليه وفتوحات إسلامي دسي بيا كردوا مسلمانان إتل لبريئوي بير لي يكتر كانوا إنجا جهاديان بربا كردوا هجوم كان أمتي إسلامي دسيان بيا كردوا جيشكان وإنجا قائدي جيشكان لكيو أزايتيان دركوت برانبر بكافر چيكي چون فتحي ولاتي كتر أكي چون إسلام أجاين تشوين كتر شكا أمتي إسلامي كيق نبو بحياتي ناتواني شوين زيادك بدائريكي داخرا وأخلته بويا سيدنا حسن كوتايكي زور سير روجي كان حسيني براي بان كرت إمام حسيني بان كرت وتي كر برا من جهر خوارد كراوم أجزانم كي جهر خواردي كردوم ديار الروايات زور هندي قالن جنكي بو هندي قالن زور قصة أكري لسر أوانا بلام هيشتيكي ثابت نية على إمام حسين زوري بينا راحت بوتي بس بيان بلي برا بزانم كي بو وتي من وازم لخلافة إمارتها نتنها بوي خيني مسلمان نرى فتنة دروز نبي إسا ألم كي الزهر خواردي مني كردوا بلام بيت ألم أم زهروك وجهركاني ترنيا من أكو جاور دورد إمام حسين زور قريا آل بيت بدوري وكوبو نوا وتي تخوا أجر مردم دعواتان لأكم حرشونك تان كردوا هول بدن أجر فتنة دروز نبو حز أكم لبناي
گۆڕی باوکم مەبەستی ئیمامی عەلی نییە، مەبەستی باپیرێتی، واتە لە پەنای گۆڕی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم و سەیدنا ئەبوبەکر و سەیدنا عومەرە ئەلەوێ بمنێژن لە حوجرەکەی عائیشە و پرسکەن بە عائیشە بزان ڕازیە. پرسیان کرد بە دایکمان عائیشە وتی لەو ئەحەقتر نابینە بۆ ئەو شوێنە. دواتر اختلاف دروست بووتیان چۆن ئەبێ ئیمامی عوثمان لە بەقیع بێ و سەیدنا حەسەن بێتە ئێرە. مشکلە دروست بوو، هاوڵان هەموو کۆبوونەوە، بە تایبەتی ئەبوو هوڕەیرە ئیشارەتی کرد بۆ ئیمامی حوسێن، داوای لێ کرد کە سعدی کوڕی ئەبی وەقاص و زۆرێکی تر لەوانە لە هاوڵان کۆبوونەوە، وتیان وەسیەتی دووەمی ئیمامی حەسەن جێبەجێ کە لە بەقیع نێژرا و ئێستا گۆڕەکەی لە بەقیعە. مەدرسەیەکی زۆر گەورە کە ئامادەیە واز لە ژیانی خۆی بێنێ، واز لە سوڵتەکەی بێنێ، تەنها لە پێناوی خوێنی موسڵمان نەڕێژێ و فتنە دابمرکێتەوە. ئەمە مامەڵەی فتنەیە، ئەمە کەسی موسڵمان ئەزانێت چۆن لە کاتی فتنەیە مامەڵەکە. ئەمە مەدرسەی ئیمامی حەسەنە کە پێویستی بە چەندین دەرسە ئێمە لە خزمەتیا بین و لە خزمەتیا بۆستین و دیراسەیکەین. ئەمە ئەو بەشەیە لە کەسی ئیماندار کە ئەبێ بەڕاستی لێبوردەیەکی زۆر گەورەی هەبێ بەرامبەر بەو حاڵەتانی کەوا یەنە بەردەمی. زۆر طبیعی واز لە مزگەوتەکە ئەهێنم، زۆر طبیعی واز لەو بانگەوازێنم کە براکەم لە بەرامبەرە ململانەیەکم لەگەڵ ئاکا، زۆر طبیعی واز لەو سوڵتە سیاسی خۆمێنم لە پێناوی خۆیە بۆی وحدەتی موسڵمانان دروست کە بەداخەوە بە درێژایی ئەم ئومەتە سیرەکەی چەند مەدرسەیەکی کەمی ئیسلاحی نەبێ دروست بووە. هەموو مەدارسەکان دیقەت ئەدەی تەنافوسێکی زۆر ناشەریفانە لە نێوانیانە هەبوو. جاری وە هەبوو بڕواکەن دوو گروپی موسڵمانان لە عەقیدەیە هەر یەک مەنهەجیان هەبوو، لە فکرە یەک شتیان هەبوو، تەنها لەسەر سوڵتە و دنیا پەلاماری یەکتریان داوە، یەکتریان کوشتووە. ئێستش ئەو هەیە، عالەمی ئیسلامی بە مەوجەیەتی ئەپەڕێ، هەموو موسڵمانان هەر کەسە و تون دەسەکرێ بە فکرێکی خۆی ئەوی تری پێ قبوڵ نییە. بەینەما ئەم ئیسلامە هەمومانی ئەوێ، بەخوا ئەم ئیسلامە شێتێکی پێویستە، مەلاو زانا و دانایەکی پێویستە، حەکیمێکی پێویستە، کەسێکی جیهادی و سۆفی و سەلەفی و هەمووی پێویستە. کۆمەڵێک دۆست هەموو کاتێ پرسیار لە منەکەن ئەڵێن مامۆستا تۆ سۆفی یا سەلەفی؟ بۆ خۆیان زۆر بەزەیم بەم پرسیارایەت. کورە موسڵمان چۆن نەبێ سۆفی و سەلەفی بێ؟ خوا ناوی لێ ناوی موسڵمان تۆ ناوێتتر بۆ خۆت هەڵبژێری. والله ئەگەر تەسەوفی حەقیقی سیرکەی ئەکاتە سەلەفیەت، سەلەفیەتی حەقیقی سیرکەی ئەکاتە تەسەوف. ئەوە گروپی سیاسین هەموو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. والله مەلای سیاسی کە ئەڵێم مەلای سیاسی مەبەستمەوە نیست سیاست کە سیاست بەشێکە لە ئیشی ئومەتی ئیسلامی، فیرەقی سیاسی دوور خەیتەوە لەم ئومەتە یەکە گرێتەوە، هیچ کێشەمان نامێنێ. جارێ بە دۆستێکم وتم سۆفی و سەلەفیەکان ئەبێ یەکگرنەوە، وتی خەماسا ئێمە چۆن لەگەڵ موشریکە یەکگرینەوە؟ وتم ئاخر موشریک بە عەقڵی تۆ، نە بە عەقڵی دین، نە بە فکر و علمی ئیسلامی. ئەگەر نەوەرە تحقیقاتی علمی کە بزانە زانایان چی ئەڵێن. بۆ لە کاتی سەلاحەدینی ئەیوبیە، سەلاحەدینی ئەیوبی سۆفیە، ئەشعەریە، شافعیە، کەس سەیری ئەمانەی ناکات جیهادەکەن لە پێناوی خۆیە. ئەی بۆ ئەم ئومەتە لەسەر شتێکی بچووکی زۆر بچووک پەلاماری یەکتر بدەین. بڕواکەن ئێستا زۆر کات بەزێمێتەوە بە حاڵی ئەم ئومەتە گەنجی جوان جوان چوو بوونە سووریا بۆ جەنگ لە بەرامبەر بەشار ئەسەد و ئەمانە. نوسرە هەبوو لەگەڵ دەولا هەبوو، لەو کاتە دوو فیرەق هەبوو. ئەم دوو فیرەقە پەلاماری یەکتریان ئەکوش، گەنجەکانیان بە کوشتەیە. تۆ سەری ئەو عەقڵیەتێک ئەی ئەو مەدرسە ئیسلاحی حەسەنیە لەکوێ؟ ئەو جەماڵی ئیسلامە لەکوێ؟ بۆ ئەم دوانە تۆ چیان پێ ئەڵێ؟ ئادەی فکرەکانتان جیاوازی چییە؟ وەکو یەک هیچ فەرقێکیان نەبوو، کەچی پەلاماری یەکیان ئەدا یەکتریان ئەکوشت. نە یەکتریان ئەکوشت، یەکتریان ئەتەقانەوە بە ماڵ و مناڵەوە کە لە وتارێکە بە تەفسیل باسی تەقینەوە لە ناو خەڵکی هەژار و خەڵکی سێڤیلە ئەکەم بە تەفسیل. تەسەور کە بزان ئەم فکرە چەند خەتەرە. ئومەتی ئیسلامی لە ناو فیتنە چۆن قاڵە بێتەوە، ئاگای لە خۆی نامێنێ کاتی ئەزانێ ئەفەوتی ئەڕوە. بۆیە گەنجی موسڵمان ئەبێ زۆر هوشیار بێت، چاو کاتەوە، کورە کافری گەورە ببینێ. معقولە ئەوەندە چاومان بچووک بێ تەنها اختلافاتی بچووکی بینی خۆمان ببینین، یا سوڵتە و سیادەی خۆمان ببینین، نەبینین کافر و بێدین خەریکی چییە و چ کارێکە و ئەوان چۆن بەرنامە و تەختیتدا ئەڕێژن بۆ ئێمەش خەریکی چین لە ناو مزگەوتەکانە چ کارێکەکەین. بۆیە خۆشەویستانم ئەم مەدرسەی ئیسلاحی حەسەنیە زۆر حەزەکەم گەنج حتا ئەتوانێ حیاتی حەسەن بخوێنێتەوە، لەگەڵ یا بژی
قاڵ بێتەوە لەگەڵ یا بیرکە خۆت بێنەرە ئاستی ئیمامی حەسەن ئەو هەموو سوڵتەیەت هەبێ تخۆ ئامادەی وازی لێبێنی کە ئەمە نیشانەی ئیمانی حەقیقیە کە ئەمە ئەو مەدرسەیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کورێ مەجاری وایە دوو فلسمانەیە لە خۆمان ئەگۆڕێن ڕەحمەتی خوا لە ماوەسای خاڵ بێ کۆتا قسم لە خزمەتانە ئەڵێ کەسی ناکەس و کەسی کەس چۆنە ئەڵێ کەس بە هەبوون و نەبوونی کەس پێی نازانێ ئەڵێ کەسی ناکەس حتا نیەتی وەک سەگ ئەوە ڕێکەهێتی وەک کەر ئەزەڕ والله جاری وایە بەشتێکی پۆستێکی بچووک تۆ ئەگۆڕێ ژیانت تا کاولەکە خۆت لێ ئەبێتە شت تۆ چیت لەناو ئومەتە دەوەرە بتوێرەوە بۆ ناو ئومەت هەتا وەکو خوای گەورە بمان کاتە بەردی بناغە ئومەت هەڵسێتەوە بەخوا هەتا صاحبی ئەم عەقڵە بچووکە بین بە حیاتی هەڵناسینەوە وەرن عەقڵمان گەورەکەین هەموومان یەکتری قبوڵکەین بۆی بتوانین ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکتر هەڵسێتەوە و ئێمەش بتوانین لەژێر سێبەری جەماڵی عەدالەتی ئیلاهیە کەمێک لە ژیانمان بگوزارێنین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی ئەعظەمت یا ئیلاهی فتنەکان لەناومانە هەڵگرە یا ئیلاهی دڵەکانمان یەکخە یا ئیلاهی ماڵەکانمان یەکخە خوایە ئومەتی ئیسلامی تەفرەقەیەکی زۆر گەورەی تێیە تو گەورەی خۆت خوایە دڵمان یەکخە یا ئیلاهی عەقڵەکانمان گەورەکە و یەکترمان پێ قبوڵ کرێ یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئیمانمان دامەزراوکە خوایە حیا و حورمەتمان زیادکە تو گەورەی خۆت خوایە لە فتنەی کافران بمان پارێزە خوایە لە فتنەی یەهود و نەسارا و مەجوس بمان پارێزە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان دامەزراوکە لە کاتی فتنەیە یا رب العالمین ئیمان لە ناخمانە بچەسپێنە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە مەمان دەرە دەستی خۆمان یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەر ئەم ئومەتا کەرەوە قائدە صالحەکانمان بۆ بنێرە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت مەمان کوژە و مەمان مرێنە یا ئیلاهی تا چرکە ساتێک لە حیاتمان لەژێر سێبەری ئاڵای عەدالەتی دینەکەی تۆیە إسراحتك أكين يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قورا لقناه من شيء أجبوري وخوالي من قبولك